یەکێک لە کێشەکانی ئێمە کە لە ماوەی ڕابردوودا باسمان کردووە و لە زۆربەی وڵاتانی جیهانە بڵاو بۆتەوە کێشەی دەرمانی ساختەیە. ئەو دەرمانانەی کە لەلایەن هەندێک کەسی ترەوە لەلایەن هەندێک کەسی نەفزنزم و هەندێک کەس کە گوێنایە دەنا بە هامرۆییەکانەوە دروست دەکرێ و نیشانەی شەریکەی براندی لێ دەدەن و نیشانەی شەریکاتی ئەسلی لێ دەدەن. ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا ئیشێکی باشمان لەسەر دەرمان کردو بۆی ئێستا سوپاس بۆ خوا مثلەن ئێمە مانگانە دەتوانین زیاتر لە 600 جۆر دەرمانی خۆمان فەحسکەین کە پێشتر ئێمە لە ساڵی 2012 لە مانگی 4 2012 لەمان دەتوانین حەبێکی پاراستۆر فەحسکەین. ئیسا تاقەی کوالتی کۆنتترۆل لە هەرێم بۆ بە زیاتر لە 600 باج دەرمان لە مانگێکە ستیکەر لەسەر دەرماندانین نرخ دەرمان ڕێارمانداوە لە دوای سەری ساڵ و دەبێت هەموو کۆمپانیەکان نرخ لەسەر هەموو پاکەتێکی دەرماندا بنێن. یەکێ لەو شتانەی کە لەو کێشانەی کە هاتووەتە بەردەممان کە من پێم وایە لە زۆربەی وڵاتانی ناوچەکە و بگرە لە وڵاتە پێشکەوتەکانی شەیە کێشەی دەرمانی کاونتەرفیتە یاخود کێشەی دەرمانی ساختەیە. بۆیە ئێمە دوای ڕاوێژکردن بە کاکتۆر سعدون و کاکتۆر گۆران و کاکتۆر شیروان و چەند برادێکی تر پێیان باش بوو کە ئێمە جیهازێک هەیە پێوتێ ڕامان سپێکترۆسکۆپ کە ئەم جیهازە تەکنۆلۆژیایەکی تازەیە جیهازێکە کە لە چەند دەوڵەتێکی کەم لە تا ئێستا لە جیهانە بەکاردێنرێت. بۆیە ئێمە ژووک و هەرێمی کوردستان پێمان باش بوو کە ئەو ڕامان سپێکترۆسکۆپە بەکاربێنین بۆ ئەوەی کە ئەو دەرمانانەی کە فعلەن شەریکات دروستی کردووە فعلەن شەریکاتی دایک و شەریکاتی ئەسلی دروستی کردووە جا بکەینەوە لە دەرمانی ساختە بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیان. و ئەمڕۆ ئێمە وەکو خۆتان بینیتان چەند تاقیکردنەوەیکشی ئەنجام چەند تاقیکردنێکمان ئەنجامدا لەسەر ئەم جیهازە بۆ هیوای کە تیمی چاودێری بازار بتوانێت کە ئەم جیهازە بەکاربێنێت و ئێمە ئەگەر ئەم جیهازە سەری گرت و شتەکان بەڕێک و پێکی بوو نمونەیەکیش بۆ دهۆژێنین نمونەیەکیش بۆ سلێمانیێنین بۆی بتوانین بە دوواداچوون بۆ ئەو دەرمانە بکەن و هەروەها بۆ ئەوەی بتوانین کە بە شێوەیەکی باشتر تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بپارێزین. ئێمە جارێ یەک دانەمان کڕیوە و دانەی تریشمان کڕیەوە بەم نزیکانە ئەگاتە جێ و ئەگەر زانیمان مەسەلەن پێویستە هیتریش ئەکڕین بەڵام جارێ بوون دوو دوانمان کڕیوە توانین لە هەولێر دابنین ویشان لە سلێمانی دابنین یا یشان مەسەلەن لە بینی سلێمانی و دووهۆکا و لە بینی بازارەکانی کوردستانە. بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە ئەوە پەیامەکەمان ئەوەیە کە بە هەموو شێوەیەک دژایەتی خۆمان بۆ دەرمانی ساختە بۆ دەرمان وە ئەو کەسانی کە ئەو ئیشانیان کردووە دانەینە دادگا و قورستنی سزایان دەدەین و ئەو دەرمانە هەمووی لەناو دەبین. نا زين چۆنە هەنێ شت هەیە ئاسایشی نیشتیمانیە مەسەلەن چۆن ئاسایش ئەبێ ئاسایشی خەڵک پارێزێت دەرمانیش من پێم وایە دەرمان و خواردن ئاسایشی نیشتیمانی بۆیە ئەوە نادێنێت دەست کۆمپانیەکان ئێمە پێشتریش کە مەسەلەن فەحسی دەرمانمان ناوە دەست کۆمپانیەکان لەبەرەوەی ئێمە ئەو کات ئیمکانێتمان نەبوو کە ئەو بکەین بەڵام ئێستا کە خۆمان ئیمکانێتمان هەیە من پێم وایە فەحسکردنی دەرمان فەحسکردنی خواردن ئەوانە بەشێکن لە ئاسایشی نیشتیمانی ئەم وڵاتە و دەبێت کەرتی گشتی خۆی بکات. لە ساڵانی لە ساڵە ڕابردووە هاتنی ئاوارەیەکی زۆر کێشەی دەرمان لە بۆ وەزارەتی تەندروستی و وەنەناردنی بەشەی تەواوی دەرمان بۆ وەزارەتی تەندروستی ئەم ساڵ لەگەر جێبەجێکردنی بودجە و دەرمانی وەزارەتی تەندروستی کەمتر دەبێتەوە یاخود کێشەتان هەیە چۆن دابینی دەکەن دەرمانەکان؟ ئێمە پێشتریش چەند جارێک لە چەند مناسبەیەکە ئەم شتەمان باس کردووە. ئێمە بەپێی قانونی بودجەی حکوومەتی عێراقی فیدراڵی مەفروزە لە حەبێکی پاراستۆڵەوە تا جیهازێکی MRI و CT سکان واتە لە 100% پێداویستەکانمان لە بەغداوە بێت. بەڵام بڵین لە تەجروبەی ساڵانی پێشومانەوە لە ساڵی 2004ەوە 2003ەوە هەتا ئێستا ئێمە تەنها لە 135 بۆ 40 هەندێک جار بۆ 45 پێداویستی خۆمانمان وەرگرتووە. ئەمەش بەقەست نەبووە لە بەغداوە بەغدا لە کیمادیە کە دەرمان ئەکرد قووەتی ئەوان هەرەوەندەیە ینی مەسەن لە جاری وای عەقدەکەن لە ساڵی 2014 2007 دەرمانەکەیە یا 2016 ئێستا ئێمە کێشەیەکی ترمان بۆ دروست بووە
کێشەی قەیرانی ئەوەی کە ملیۆنێک و زیاتر لە ملیۆنێک و 700,000 ئاوارە واتە زیاتر لە 130 دانیشتوانی هەرێمی کوردستان زیاد بووە. ئێمە زۆر جار دانیشتان و پەیوەندیمان کردووە لەگەڵ وەزارەتی تەندروستی بەغدایە و ئەوان پیانوتون کە بەشێک لە دەرمانی مووسڵ و ئەنبار و دیالە و ئەو شوێنانی کە ئاوارەی بڵین کە ئاوارەی کوردستان بڵێن ئاوارەکان یەنە کوردستان ئەوانەتان بۆ ئەنێرین بەڵام هەتا ئێستا ناڵێم نیان نردووە بەڵام جوابی هەداویستەکانی ئێمە نییە و تا ئێستا ئێمە مانگانە نزیکەی بای 6 ملیار دینار سەرڕای ئەو قەیرانی کە حکومەتی هەرێمی قەیرانە دارایە لە دەرەوە دەکڕین بەگشتی من ناڵێم قەیرانی دەرمانمان نییە بەڵام پێداویستە پەلەکان و پێداویستی هۆڵەکانی نیشتەرگەریمان دابین کردووە بەڵام من پێم وایە ئەکەوێتە سەر ئەوەی ئایا بڕیاری حکومەتی عێراقی چی دەبێت بەڵام هەتا ئێستا ئێمە لە بەغداوە وەکو چۆن لە 2013 و 12 دەرمان باوە تۆ تا ئێستا دەرمانمان بۆیت مستەفا کەریم لە کوردی زۆر جار دەبینی لە بازار دەرمان هەیە بەڵام مارکەکانیان و یاخود کۆمپانیەکانیان جیاوازە هەیە ئەسڵیە هەیە بڵێن باش نییە یاخود عادی ئایا وەکو وەزارەتی تەندروستی ناتوانن کوالیتی کۆنتڕۆلی ناو بازار بکەن و یاخود ئەو دەرمانەی کە بێتن یعنی بە ڕەچاوی بڵێن ئێوە بیتن و یاخود بە سەرپەرشتیاری ئێوە بکەن ئەو مادەیە و یاخود ئەو دەرمانە ئەو سوالێکی جوانە دوو جۆر دەرمان هەیە لە جیهانە دوو جۆر دەرمان هەیە دەرمانێکی پێی دەوتێت دەرمانی براند ینی شەریکاتی دایک ئەو دەرمانە براندە چییە کە ئەو شەریکەیە مەسەریسا ئەو دەرمانی کە بۆ تۆ بهین کە ئەوش دەریمەی براندە ئەو شەریکەی خۆی ئەو دەرمانی دۆزیوەتەوە خۆی دروستیەکە بەڵام دوای تێپەڕبوونی فترەیەک شەریکاتی تریش ئەتوان ئەو دەرمانە دروستکەن ئەوە پێی دەوتێت جێنریک لە کوردستانە و لە عالەمیشا تۆ ناتوانیت بڵێ وەڵام من بەس لەو 4-5 شەریکەیە دەرمانێنم چکە ئەمە ئەبێ بە احتیکاری بازار بەڵام ئێمە ئەوەی کردومانە چییە هەر کۆمپانیایەک بە ڕسمی دەرمانێنێت ئەبێ متتەڵەبات تەقدیمی کوالیتی کۆنتڕۆلکە چۆن ئێمە چەند دۆکۆمنتێک لەو شەریکاتانە داواکەین وەکو پارکین لیست وەکو سرتیفیکیت ئۆف ئۆریجن وەکو سرتیفیکیت ئۆف ئەنالیسیس وەکو ئیجازەی ئیسترات وەکو مەسەلەن ئینڤۆیس ئەوانە وەکو شروطی خەزن کە ئەبێ لە بەڕادا بێ ئێمە بەم دۆکۆمنتانە کە ئەچێتە KMCA ڕێگەپێدانێکی کاتی ئەدەینێ دوای ئەمە ئەچێتە ناو مەخزن لیژنەی سامپڵینی کوالیتی کۆنتڕۆلی هەرێم KMCA سامپڵی لێوەرەگرێ و سامپڵەکە ئەبات بۆ فەحەز کە فەحسەکە دەرچوو کە دەرمانەکە دەرچوو لە فەحەز ئەو کاتە ستیکەری لێدرێ و ئەخرێتە بازارەوە ئەمە مۆزوعەکەی ینی مەسەن تۆ ناتوانانی بڵێ وەڵا فڵان شەریکەی جێنەریک نابێت دەرمان بێنێ فلان شەریکەی جێنەریک کارگەکەی لە موسمبۆنەوە دەرمانێک لە یۆنان ئەبێ کارگەکەی ئێمە بۆ دەنێرین لە یۆنان کارگەکەی تەسجیلەکەی اینجا دوای دەرمانەکانی تەسجیلەکەی پێشەوە ئیقراریەکەی کاکتۆر سعدون خۆی ڕئیسی لەژنەی ئیقرارە یعنی بە کۆمەڵێک پرۆسایە ئەڕوە مەسەن جاری وایە ئەگەر نرخەکەی گونجاو نەبێ هەر لیژنەی ئیقرار خۆی ئەڵێ کاکە پێویستمان پێی نییە و چەندەها جۆر لەو دەرمانانەمان هەیە و پێویست ناکە ئەمە بێتە ناو هەرێمەوە چکا دەرمانەکە زانستی نییە یاخود دەرمانەکە نرخەکەی گرانە بە کۆمەڵێک پرۆسێسا ئەڕوە هەتا ئەگات ئەوەی کە بچێتە بازاڕەوە لە بەردەستدایە لە ڕابردوو ساڵانی ڕابردوو لەو چەند ساڵیانی لە ڕابردن 2012 چەند دەست بە دەرمانی بەسەر ساختە داگیراوە یان لێساوە دەستی پێ ئێمە من پێم وایە زیاتر لە 1000 تەن دەرمانی ساختەمانین کردووە لە حدودەکان لە شوێنەکان زۆر دەرمانمان گەڕانەوەتەوە بەڵام ئێستا ئێمە ئەکەین ئەمەی کە ئێستا ئێمە بڕیاری لێ ئەدەین ئەمەی کە بڕیاری لێ ئەدەین ئەمە گەڕانە لە ناو مارکێتە لە ناو بازارەکانە ئەگەر ئێمە لە پرۆسێکە مەسەن دەرمانێک بە قاچاغات بێ بە حدودی بڵین بە قاچاغات بێ و بە KMCA ناتبێ ئێمە بە دوای ئەوانەش ئاگەڕین سەیریکە هەنێ دەرمان سەیریکە ئەو زۆربەی ئەو زۆر دەرمانە مەسەلەن لە ناو بازارەکان نەگیراوە لە حدودەکان گیراوە لە مەرزەکان گیراوە و گەڕانراوەتەوە نرخەکەی نزیکەی هەر جیازە و 7,000 دلارە سی وڵاتی ئەمریکیە و کۆمپانیای سێرمۆ ساینتیفیکە ئێمە دوانمان کڕیوە و ئەگەر پێویست بە سێمیژە کڕی بەڵێ ئەوان چکە ئەزانی بۆ لە توانایاندایە
کوالتی کۆنتترۆلی هەرێم خۆی ئەو داهاتی خۆی هەیە و ئێمە کوالتی کۆنتترۆلی هەرێم لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆی دانراوە کە هەنێک کەلوپەل بکرێت چکە دەرمان پێویستی ڕاستەوە خۆی ژیانی خەڵکە سەر چاو لە دەورە ئینەکە با تاخێنەوە منش حەزەکەم بیبینم